بۆردی ڕێکخراوە ژینگەییەکانی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی ناڕەزایەتی و هەڵوێستی خۆیان سەبارەت بە بڕینەوە و بردننی درەختەکانی سنووری پارێزگای دهۆک لەلایەن تورکیاوە سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد. ئەو ڕێکخراوانە سەرەڕای باسکردن لە مەترسیەکانی هێرشی سوپای تورکیا بۆ سەر ژینگەی ناوچەکە داوایان لە پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە کرد هەڵوێستی جددیان لەو بارەیەوە هەبێت. لە ئێستادا بەهۆی بەردومانی فڕۆکە جەنگەکانی وڵاتی تورکیا بۆ سەر گوندەکانی بناری قەندیل و لەشکرکێشی سوپای ئەو وڵاتە بە بیانووی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان لە نێو خاکی کوردستانی عێراقدا ژینگەی هەرێمی کوردستان بە دۆخێکی ناهەموار و سەختدا تێدەپەڕێت کە بەداخەوە ماوەی چەندین ساڵە ئەم کارە بەردەوامی هەیە. تورکیا کە سیاسەتی خاکی سوتا و جێبەجێ دەکا هەموو ڕێگاکانی سوتاندن و بڕینەوەی درەخت با تاڵانبردنی کانزاکان لە نێوبردنی لانە و هێلانەی ئاژەڵ و باڵندەکان وێرانکردنی گوندەکان و زەویە کشتتوکاڵەکانی گرتووەتە بەر. ئەو مەترسیە کە ئێستا لە ڕووباری سیروان خۆتان نەزان ئەیبینین بە تەواوەتی گیراوەتەوانی و مەترسێکی یەجگارژێ لەسەر 1000 گوند دروست کردووە کە بەڕاستی وشکە ساڵێکی یەجگار گەورەیە. گەرمیان بە دەرەجەی 1 زەرمەندی گەورێ ڕۆیە لە گەرمیانە. ئەمانە هەمووی ئێمە ئاگاداری ئەو مۆزۆعین هەموو خەڵک ئاگادارەکە مۆزۆعی ئاوگرتنەوەی ئێران و تورکیا و ئەمانە بەڕاستی من پێم وایە ئەمانەمەی بە سیاسی کراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت واژووی پێویستمان کۆکردوتەوە بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان لە نزیکترین کاتدا کۆبوونەوەیەک تایبەت بە لەشکرکێشی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ئەنجام بدات. لەسەر ئەو لەشکرکێشانەی کە بەرامبەر بە خاکی کوردستان لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە و بە تایبەتی بڕینەوەی دارەکان لە ناوچەکاندا ئێمە یاداشتەکەمان لێوەرگرتن و بە سوپاس و پێزانینێکی زۆرەوە هەوڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان بەرز نرخاند و یاداشتەکەیان دەگەینە شوێنی خۆی و هەمووشتان ئاگادارن کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە واژۆی پێویستمان کۆکردوتەوە بۆی دانیشتنێکی پەرلەمانی کوردستان لەسەر لەشکرکێشەکان بۆ خاکی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت لە ناو پەرلەمانی کوردستاندا. چەندین ساڵە تورکیا بە پاسابی بوونی گەرەلاکانی پەکەکە ئۆپەراسیۆنی بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ئەنجام داوە. لەم ساڵانەی دواییشدا لەشکرکێشەکانی چڕ کردوتەوە و لە هەندێک ناوچە نزیکەی 40 کیلۆمەتر خاچی هەرێمی کوردستانی بەزاندووە. نوێترین مەترسی ئەو لەشکرکێشیە بڕینەوەی درەختەکانی ئەو ناوچانەیە کە دەستی بەسەردا گرتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.